ئاوەکان زۆرن لێڵن ڕێڕەوی ئاوەکان گۆڕاوە بەهۆی زۆری ئاوە ینی شێوازی مەلەکردن گۆڕاو و جاران نییە هەموو شوێنێک شیاو نییە. ئەم ساڵ کەشوهەواکەی خۆش بوو بارانێکی بە ڕەحمەتی زۆر باری بەڵام هاوڵاتیەکی زۆر سەردانی چەم و ڕووبارەکانیانە کرد و ئەوەی کە جێی ناخۆشحاڵی بوو ژمارەیەک هاوڵاتی بەهۆی مەلەکردنەوە جیان لەدەستدا. ئەمڕۆ لێرە پانێڵێک بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی تایبەت بە هۆشیاری لەسەر مەلەکردن لە چەم و ڕووبارەکان لێرە نەقیباری لێبەرگی شاسەی سلێمانی ئەگە فەرید ئێرە کاگاری هاوڵاتی چی بکە کاتێ سەردانی چەم و ڕووبارەکان ئەکات. ئێمە وەکو بەڕێبەراتی بەرگی شارستانی سلێمانی کارەکەین بۆ هۆشیارکردنەوەی هاونیشتیمانیان لە کەمکردنەوەی خولێکمان هەیە لێرە سەبارەت بە مەلەوانی بە سەلامەتی هۆشیاری و پێشگیری کەمکردنەوەی ڕووداوەکانی خنکان بەردەوام لە ڕێی بەڕێبەراتیمانەوە هاوڵاتیان هۆشیارەکەینەوە و لە ڕێی دانانی پۆستەر و ڕێنمایەکانمان ئاگادارکردنەوەکان لە شوێنە گەشتیارەکانە و بە هەبوونی بەردەوامی تیمە مەلەوانەکانمان لە شوێنەی گەشتیارەکانە کارەکەین بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی خنکان. کاگاری من هاوڵاتیەکەم سەردانی ناوچەیەکی کوردستانەکەم چەم و ڕووبارێکی جوانە بین زۆریشم گەرمایە ئەمێت بە ناو ئاوەکەوە چی بکەم؟ باشە ئێمە داواکارین لە هاوڵاتیان کە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن پابەندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی سلێمانی بن لەو ئەو ڕێنمایانە هەمیان لە شوێنە گەشتیارەکان دانراوە ئەو شوێنانی کە مەترسی مەلەکردنی هەیە هاوڵاتیانمان ئاگادار کردەوە کە لەو شوێنانە مەلە نەکەن پابەندی ڕێنمایەکان بۆی بتوانین ڕووداوە نەخوازراوەکان بەگشتی کەم بکەینەوە. واتە بە هیچ جۆرێک هاوڵاتی نەچێتە ناو چەم و ڕووبارەوە لەو شوێنانی کە مەترسی هەیە و ئێمە ئاگادارینامەمان داناوە نەخێر هاوڵاتیان ئەبێ خۆیان پارێزن و لەو شوێنانە مەلە نەکەن. باشە و تیمانێکەوە هەتانە لەو شوێنانە لە چەند ناوچەی بۆنە پارێزگای سلێمانی هەتانە. ئێمە تیمە مەلەوانەکانمان دابەش بوون بەسەر تەواوی سلێمانیە بەردەوام لە شوێنی گەشتیارەکانن هەر کاتێ ڕووداوێک ڕوو بات ئەگەر فریا بکەون کەسەکە بە زوونی بتوان بێنە دەرەوە ڕزگاریەکەن ئەگەرنا ئەو کەسانی کە خنکاون لە ڕێەوە جەنازەکەی نەدەرەوە. باشە لەو حاڵەتانەیە بوون لەگە حاڵەتێک ڕووباتی مەکانیەوەی لێ نەبن کەسێک لەوانێ هاوڵی بێت لەو شوێنەیە چی بکات؟ ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین لە کاتی هەڕووداوێکی نەخوازراو هەرجگە لە حاڵەتەکانی خنکان لە حاڵەتی ئاگرکەوتنەوەیە هەڕووداوێکی تراپیۆنی کەم بە هێڵی گەرمی ژمارە 150 بەڕێبەراتیمان. زۆرسپاس بۆ بەڕێستان لەچمە لای کاگڕێبوار کە سەرۆکی و ڕێکخراوەیە کە ئەم بە پانێڵیان بە ئەنجام گەیاندوو ڕێبواریەوە مەبەستان چێ لە بەنجامگەیاندنی ئەم پانێڵە ئەمڕۆ لە شاری سلێمانی. سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەم ئێمە دوو ئامانجمانە لە شێوازی ئیشکردنی خۆمانە. ئامانجی یەکەمان ئەرکوماندووبوونی هەموو ئەو چین و توێژانەی کە خزمەت بە خاک و گەل و نیشتیمان و خەڵک ئەکات وەکو پێشتر کە ئیشمان کردووە چینی کرێکار و ژەنگە پارێزان و هێزەکانی پۆلیس و ئاسایش و کارمەندانی تەندروستی و پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی هیوا و بەرگری شارستانیش کە ئیمڕۆ ئەرکوماندووبوونیان بەرزە نرخێنین. ئێمە ئەنجامی ئامانجی دووەمان ئەوەیە کە هۆشیاری بۆ گەنجان بڵاوکەینەوەی لە ڕێگەی سیمینارێکە کە بەهۆی زۆربوونی ڕووداوەکانی خنکان لە ناو ئاودا داخەوە ئەمساڵ بەهۆی زۆربوونی ئاوە دڵمان خۆش بوتمان ئەمساڵ شکر بارانێکی زۆر باریوە ئاو زۆر بووە بەڵام لەلایەکی تریشەوە گەنجانمان بۆ گەشت و سەیران و بۆ خۆشی خۆیان بۆ جێگۆڕینی خۆیان ئەچن بەداخەوە لەو سەرەوە بەهۆی ناهۆشیاری شێوازی مەلەکردن لەو سەرۆ بە پرسەوە ئەگەڕێنەوانە دڵی چەنا دایکانە جەرگ سوتاوەکەن چەنا خەفەتبارە جاری وایە ئەچەن ناو ئاوێکەوە مەلە ئەکەن لەو سەرۆ جەنازەکان ئەگەر جاری وایە دوای دەڕۆژ ماوەیەکی پێچین جا جەنازەکان ئەدۆزرێتەوەوانە ئەو ئەمانەی هۆشیاری ئەو بڵاوکەنەوە کە هەموو دەریاچەیەک شیاوی مەلەکردن نیە مەلەوانگەکان هەیە شوێنی تایبەت هەیە ئاوەکان زۆرن لێڵن ڕێڕەوی ئاوەکان گۆڕاوە بەهۆی زۆری ئاوەوە ینی شێوازی مەلەکردن گۆڕاو و جاران نییە هەموو شوێنێک شیاو نییە لێ ئاوەکە لێڵە زۆرە ساردا ینی بەڕاستی ئەمانەیە لە ڕێگەی ئەم سیمینارەوە هۆشیاری تاوە بڵاوکەین بۆ گەنجان کە لەمەوە دووە پابەند بە ڕێنمایەکانی بەرگری شارستانی سلێمانی. زۆر بەڕێستان بەڵەوەی کە جۆبیسی بوون ئەمە تایبەتە بە ئەو ڕێنمایانی بۆ هاوڵاتیان سەردانی ناوچەکانی کوردستانەکەن بۆیە من چەند جارێک چوومەتە ئەو حاڵەتانەی کە گاتێکە ڕاون بە دوای تەرمێکدا دیمەنی ئەو دایک و باوک و خوشک و برایانم بینیەوە کاتێکە دۆش داماون بە دیار چەمەکەوە بە دوای ئازیزێکیانە بە دڵی دایک و باوکمان ناخۆش نەکەین مەلە مەکەن چەندین مەلەوانگە هەیە لە شارەکاندا سەردانی مەلەوانگەکان بکەن.